ئەوەی کە بەلای ئێمە گرنگە بەڕاستی لەم دەڤەرە کە لەگەڵ بەڕێزیشان باسمان کرد یەکەم کێشەی سنوورەکان بووە کە لە سنوورەکان هەمیشە بە قاساغ مەڕووماڵات هاتووە، شتی دیکەی کشتتوکاڵی هاتووە، غێری کشتتوکاڵیش بەڕاستی زیانێکی زۆری لە بەرهەمی کشتتوکاڵی خۆمان داوە، زیانێکی زۆری لە جوتارەکانی خۆمان داوە. بە سنوورەکانی ئێرە و بە سنوورەکانی لای ئێرانیش ئەو مەڕووماڵات کە بە قاساغ هاتووە زۆر پرۆژەی جوتیاری ئێمەی بەڕاستی بە تایبەتی کە خاوەن مەڕووماڵاتە لە بین بردووە. ئەمە خەڵک هەیە کە ویستی پرۆژەی گەورە بکە لە کوردستان، یعنی پرۆژەی گەورەی ئاژەڵداری بکە، پارێکی زۆری بۆ کۆکردێتەوە نزیکەی کە بەخۆی بە من ڕاگەیان و دەشیناسم چەند کەسێک بوونە نزیکەی 17 دەفتەری کۆکردێتەوە بە مەڕووماڵاتی داوە بۆ پرۆژەیەکی زۆر گەورە. دوای 2-3 ساڵ هەوڵدان گەیشتۆتە ئەوەی مەڕووماڵاتەکەشی فرۆشتووە کە لێکی داوەتەوە تەنها 3 دەفتەر دۆلاری بۆ ماوەتەوە. ئەمە یعنی جوتیار چۆن دەتوانێت مەسەڵەن کشتتوکاڵ کە چۆن کشتتوکاڵ لە وڵاتی پێش دەکەوێت. ئەمە خاڵێک ئەمە بەڕاستی کە پێویستە ئەمە لەگەڵ محافەزەش باسی دەکەین ئەم سنوورانە قایم بکرێت. خاڵێکی دیکە ئەو زێدەڕۆیەکی هەیە لەسەر زەوی کشتتوکاڵی کە لە هەموو کوردستان هەیە و لێرە شێوەیە کە ئەمە لەگەڵ بەڕێزیان باسمان کرد ڕەنگە لێرە بە ڕێژێکی کەمتریشە بەڵام هەیە. بۆیە ئەو زەوی کشتتوکاڵی مڵک و ماڵی یعنی نەکرد ئەم نەوەیە، یعنی مڵک و ماڵی هەموو نەوەکانی داهاتوو ئێمەیە، پێویستە بەڕاستی بپارێزرێت. لە وڵاتان زۆنگاو ینی پڕ دەکرێتەوە، گرد تەخت دەکرێت، مەسەن بەردەلان لادە بەرد لادە بدرێت بەس بۆی کە زەوی کشتتوکاڵی پەیدا بکرێت. وڵاتی ئێمە باشترین زەوی کشتتوکاڵی هەیە تەخشان و پەخشان دەکرێت بۆ ڤێلا بۆ ینی پرۆژەی غێری کشتتوکاڵی کە بەڕاستی پێویستە ئەمە ڕابژیرێت.